سڵاوتان لەبێ بەڕێزانم کاتتان باش لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین تا کۆتایی بەرنامەم جارش لەگەڵمان بن. کارگوزارێکی پاکردنەوەی ژینگە لە هەولێر لە دوای ماوەی کارەکەی خۆشی دڵسۆزانە گەڕەک و شەقامەکان پاک دەکاتەوە. لە سلێمانی خاتوونێک ماوەی 10 ساڵا ڕاهێنەری یۆگایە و چەندین کەس لە تەمەنە جیاوازەکان لە لای ئەو فێری ئەم وەرزشە دەکرێن. هونەرمەندێک چەند پارچە لە ئامێری جیاجیای میوزیک لە ئامێرێکدا کۆ دەکاتەوە وەکو تیپێکی هونەری بەیەکەوە میوزیکی کوردی دەژەنێت. ژنێکی خەڵکی دێرەلوک لە باخچەی ماڵەکەی خۆیدا چەندەها جۆری نەمام و گوڵ دەڕوێنێت و شارەزایشی لەم کارەوای کردووە کە لەلایەن چەند کەسێکی دیکەوە بۆم کارە ڕاوێژی پێ بکرێت بۆ چاندنی گوڵ و هەروەها ڕواندنی نەمامەکان. ئەو ژنە دەڵێت کە ئەم گوڵانە بەردەوامی ژیانی منن و هەمیشە لە باخچەی ماڵەکەیدا زیاتر لە 25 جۆر گوڵ و نەمام هەیە. شو لێ گلۆتکە گل چاندنێ ئەولێ من شت هەلبەخۆ پەیدا کردن هەندێک کۆژی قاڵا من چاندن و من کڕین گەلک عادە دەستخۆڤینان ئەس گەلک حەجێتکەم بچی کۆت یاخۆ حتا vێگۆڤێ ئەس حەج گلۆتکەم جینم پۆقشتکەم کەزێخم ئۆڤدۆنیا سانۆکەم کەس ئۆڤدا ئیلە ڕوژۆنا هۆڤینە ڕوژۆنا ئۆڤدەم بحینێ ساڵێ ئەس کێم ئۆڤدەم زەبلیتکەمە بن دەرمانی قواتێ بوتینم بهۆرات ڕاشینم دەست پێکی ئەختێ پێشیک بەردانێ خۆلیکیت بن خۆدێ چۆندنەوە گلۆگەلەکە بکەن گەلەکە بسانە هیە دەست پێکی دێ ئەو خەینم ئەو خەکە قالاو دەینم دێ ساتڵۆ بخۆ کڕم دەکەمە ساتڵۆ دیمۆیەکە پشتینگی دەچم بخۆ سەحکەمە گلۆ چمە گەلخۆنۆ چمە ئاردە ببینم هەنداکۆ دێ قالامۆ چینم هەنداکۆ دێ پشتلۆ چینم هەنداکۆ دێ طۆڤی چینم خۆدێ هەموو من هوستۆ بەرۆقلان من حەزۆم سا گلۆ هەبوو هەموو بچی کۆتیۆ مخۆ مەحەش گلۆت کرد مۆدەهاکێ من هێلۆن ئایۆ لێ منێ بچیک باسنەت گەهشتمە هێلۆن پشتینگە الحەمدی لە وێگۆڤێت مازم بین ئەس چێم جارەکەدی من دەست پێکراوە گەلک دێ هوستۆ هێن دێهێنا مۆڵەما مروڤێت مە کەس و کۆرێت مە خەلکێ بیۆنی دێ قەسکەتە وێرە دەبێنە من تو گلۆت فروشی ئەل بمێنە خودیانۆ فروشم هەکە دەست بکە منات کڕمانۆ فروشم گەلک دێهێنا وێرە دەبێنم تو خودی کە تو چت گولێت خودکای تو چتکای بن تو چۆ چێتکای ووقتی بیا که وقتی کازاخه بومدی شتلو هلی یعنی دست بیک و بهاره ماشاءالله هر روزانه تینا مولم شتلت گلو از دیمه که ببین هنگا گل بومنه هلون یعنی دی از دلو هلم جیب زفرین ما بعد چه کسی قصد کتی قدامه شتل بین کاتک بین خودی وقتی دست بیک و بهاره هیوسه ابخو هیوادو تبین میره دست بیت گله هبر بره هدی حتی هیوا سه هیوا چهار و لوچید بید هیوا چهار گلک لوچید حتی هیوا 6 هیوا 8 هکا پیچک جهوی خوش بید یه گلک ولو هکا جهوی خوش نبید پیچک برف کمیت کد بگرمه خود از روزانه مگوت تا از آفدانه و پشتینگی هکا مزانی یا برسیه گل ماده که درمانه های کیمیایی های دیگه ما بن و پوهیزی وقتی مزانی گلو من خرابو بیاز بستان دی زبلی که قلا و خاک قلا اینم کم سر و دی دون مجه که بچه گرم بهاره اوید نه خرابم با سرمای بهاره داجر اکادی شیم ببنه و سر بهاره دی دست بکنه و گل بچه بزحمته ایلا یعنی تازانی پیدوید شارازایی پیدوید البته میگلک ده نداف میدم بچه گلی تاجن و از من گلیجی شارازایی پیدوید ایلا چوبه خلیکای درست آفدای چوبه طلبی جهوه خوش بید آنو کمالا من نه دست پیدا بینه که حتی ولی وکی دی سیبره هکا مال یه به حتی بن گل بچه زحمته چه ببید از ما وگا ویدی چم بحث خبران مالو جیرانه گرینه ما دی چم عرده که دی در کفنه که انا چم از وقتی از باطل بوم از ده مناف گلت خو ده آفدم عرده که سحکم بالگه که زر بید راه که خراب بید ده پاکش کم و ده درست کم گلک زاقیم بید
هاوڵاتیەکی خزمەتگوزاری پاکردنەوەی ژینگە لە شاری هەولێر لە دوای تەوابوونی داوامەکەی خۆی تا درنگانێکی شەو سەرقاڵی پاکردنەوەی یەکێک لە گەڕەکەکانی شاری هەولێرە. ئەو هاوڵاتیە دەڵێت کە لەسەر ئەرکی خۆی و لە بەرپرسیارەتی بە کارەکەی ئەو کارە دەکات. هاوڵاتیانی ئەو گەڕەکە دەڵێن کە ئەم خزمەتگوزارە زۆر جار بە دڵسۆزی و بەبێ لە بەرچاوگرتنی بەرژەوەندی کاری پاکردنەوە دەکات و لە کاری هەرەوەزی ماڵەکانیشدا یارمەتیان دەدات. ئەم خزمەتگوزارە دەڵێت وجدانم ئاسوودە نییە ئەگەر هەست بەوە بکەم شوێنێکە بۆ من دانراوە پاکی بکەمەوە بە پاکی بەجێ نەهێڵم. ئەمن خەڵکی سێوەی خۆشناوەتی ماعنی حکومەتی سەدام گوندی لێر و خاندین و ئاگری تێبەدا و ئەمەش هاتینە هەولێرێ تقریبەنەوە 20 ساڵە لە شەریکەی شارەوانیمە 20 ساڵە ئیشەکەم ینی لە شەریکەی مۆمۆ بووم هاتمە لە شێخ ئەحمەد ئیشمە کرد و هاتمە ئێرە ئەوە تقریبەن 7 ساڵە ئیشەکەم لێرە ینی 7 ساڵە عالم هیچ گلەی لە من نییە. پاش دەوامی خۆمەکەم تێمەوە شەوان هەتا یەک لێرەمە دوای ساعات 7 لێرەمە هەتا 4 عالم هەموو شتە هەموو هیناستی خاوێنەکەمەوە ینی پاش دەورەی هیناستیش زبری زۆر لێ ینی هەموو بتلە عەرەق و بتلە شوشە و قۆریە بپرسی و هەموو شتە خەڵەکەمەوە دەناو عەلاقەیەکەم عالم مەحتمەکەوەەوە. ئەو کاک ڕەفعەتی دەبینێن ناڵم 24 ساعت ئەمە دائیمەن خەریکە ئەو مەحەلەیە لەو سەرجادەیەوە دەبینم حتا ئەو سەهرانسیتی بەشکم ئەو جادەی لاوانیش دو سایتەکەش پاک دەکاتەوە مستەمر خەریکی ئەو ئیشانەیە کاک ڕەفعەت وەختێکە چوو دانیشت چوون بە زۆر جەماعەتی ئیرانستی بە زۆر هێنایانەوە بۆ سەر ئیشەکەی خۆی حتا 11 و 12 بەشم یەکی شەش من دیومە لەم سەر بۆ ئەوسە خاوێن دەکاتەوە یەکی شەش دیومە من زۆر کەس دیوێت نە هەر من وەختێکی لاک دەوێت بەسەر پاوەش دیومە وەڵای وابزان پێرێ بوو لەو سەرجادەیە دانیشت بوو نانی بپسیە خواردەوە نانی بپسی هەر لە کەنار جادەکە بە هەموونەوە ئیشەکە بەس دیومە جاجا باران تون دەبارێ خۆی داوەتە لاوە ئەلێ بارانکە لێ بکات و ئەچمە سەر ئیشەکەی خۆم. ئیشەکەم ئیستراحەتم نییە ینی بەس 2 ساعت ئیستراحەت خۆمە لە ماڵێ پاشان هەمووی دێمەوە سینگم عملیات کرا لەسەر ئەو ئیشەی سیارە لێدام 3 مانگ لەسەر جێ بووم هیچ حسابیان نەکرد وجدانم قبول ناکامیش ناچارە بم وجدانم قبول ناکات دەبی هەڵ خاوێن بی مەراقمە بەس خاوێن بی هەتا شەشی ئەدەبی خوێندیتم ناجەح بوویمە لەوێندەر بۆچیان دایمەن لێرە شەوڕۆژاتەوە یارمەتی خەڵکی بدەوە. شۆخان ئەنوەر خاتونێکی شاری سلێمانی و ماوەی 10 ساڵە کاری ڕاهێنانی یۆگا دەکات. ئەو هەفتەیەک 3 ڕۆژی تەرخان کردووە بۆ هاوڵاتیان و ڕاهێنانی یۆگایان پێ دەکات. ئەو خاتونە دەڵێت کە وەرزشی یۆگا سوودێکی زۆری بۆ تەندروستی و هەروەها لە باری دەرونیەوە بۆ مرۆڤ هەیە و پێویستە هەموو کەسێک یۆگا بکات. لە ئێستاشدا سنتەرێکی کردوتەوە بۆ ڕاهێنانی یۆگا و هاوڵاتیانی تەمەنە جیاوازەکان دەتوانن لەو سنتەرەدا خۆیان بۆ وەرزشی یۆگا ڕابهێنن.
لە 2009 یۆگا دەکەم لە بەڕسمی یۆگا دەکەم لە گینا پێش تریش یۆگام کرد و کتێبەکانی عرفانیەت و یۆگام خوێندۆتەوانە بەڵام لە 2009 بە عملی یۆگام ئەنجام داوە. یۆگا چەند پێناسەیەکی بۆ کراوە تا ئێستاکە دەتوانین بە ڕێگایەک ناوی بەرین یاخود بە زانستێک یاخود بە هونەرێک. ئەگەر بە زانست ناوی بەرین زانستێکی زۆر ورد و دقیقە. ئەم زانستە هەم لە ڕووی جەستەیمانەوە هەم لە ڕووی دەرونیمانەوە. یۆگا زانستێکە زانیاری ورد و دروستی هەیە لەسەر لایەنە شاراوەکانی جەستەی ئێمە هەم لە ڕووی نەخۆشیەکانمانەوە هەم لە ڕووی لایەنی دەرونیمانەوە. ئەگەر بە ڕێگاژ ناوی بنێ ڕێگایەکە بۆ ئارامی دەرونی کە هەر تاکێک پێویستی پێیەتی لە ئێستادا ئەنجامی بە. دانیشن شانتی بەم جۆرەی من دانیشن زانم کێ دەتوانێت ئەنجامی بە. لە ڕووی پەروەردەوە زۆر گرنگە یۆگا بەوانەی سەرەکیدا بنرێت لە قوتابخانەکان و لە مەکتەبەکاندا چونکە وانەیەکی زۆر گرنگە بۆ خوێندکارەکانمان. کەسێکە مێشکێکی زۆر بەهێزی دەبێت و کەسێکی زۆر زیرەک دەبێت لە خوێندندا و ئەو ڕۆژەش کە خوێندنیان هەیەیان پۆلیان هەیە دەرزیان هەیە کەسەکە تاو تەرکیزی دەبێت لەسەر خوێندنەکەی تاو ئامادە باشە بۆ ئەوەی کە دەرزەکە وەربگرێ بەمە خوێندکارێکی زۆر سەرکەوتوو دەردەچێت و ئەگەر ئێمە بین ئەو خوێندنگانەیە خود ئەو مەکتەبانە کەوانەی یۆگایان هەیە لە ڕووی کوالێتیەوە لە مەکتەبەکانی تر جیا بکرێنەوە چونکە بەجددی یۆگا تەئسیرێکی زۆر لەسەر خوێندکارەکان دادەن. شانتی ئێستاکە دەستەکانمان پاومکتەسانای قاچەکان دەکەین یەک قاچمان بۆ پێشەوە دوو بۆ دووە. هەوڵ بن کەمێک بمێن چینە سەر ئەژنۆ دادەنیشین بەم جۆرە. من سوودێکی زۆر باشم لە یۆگا دیوە ئەو سوود و کاریگەریە باشانەیە کە لەسەر خۆم داینەوە پێم خۆش بووە کەسانێک تریش ئەم سوود و کاریگەریە یۆگا ببینن و تەجروبەی بکەن لە ژیانیاندا. یەک سەرمان بۆ پێشەوە دوو بۆ دووە. لەگەڵ دانەوەی هەناسکە تاو خۆمان خاو دەکەینەوە چاوتان داخراو بێت تەنیا سەیری خۆتان کەن. ئێستا کە بەم جۆرە دەستمان لە پێشەوە قوفڵ دەکەین بەم شێوازە دەستەکانمان دەبینە سەرەوە. هاوڵاتیەک لە شاری سۆران ماوەی چەند ساڵەکە خەریکی دروستکردنی کاری دەستیە و بە سەلیقەیەکی جوان کاری دەستی بەرهەم دەهێنێت. ئەم خاتونە بە سەلیقەیە لە وەرزی هەناردا بەدوای هەنارە بچووکەکاندا دەگەڕێت و ملوانکەیان لێ دروست دەکات و پێشکەش بە هاوڵاتیانی دەکات. ئەحلام جەلال ئامانجی ئەوەیە کە لە ڕێگەی کارە دەستیەکانیەوە دیاریەکی جوان پێشکەش بۆ کەسانە بکات کە ئەیانەوێت پێشکەش بە خۆشەویستەکانیانی بکەن. ئەو هەروەها دەشڵێت کە لە ڕێگەی کارەکەی وەتوانێت داهاتێکی باش بۆ خۆی پەیدا بکات. ناوم ئەحلامە خەڵکی شاری سۆرانم
ماوەی زیاتر لە 5-6 ساڵ دەبیتن خەڵکی کاری دەستیمە چەندین بابەتم لە کارەکانمدا بەکارهێناوە یەکێک لەو کارانم هەنارە دروستکردنی هەنار بەکو ملوانکە مەدالیە وەکو جوانکاری ناوماڵ دانانی هەنار لە ناو مارکان و چەندین شێوازی تر ئەو هەنارانەی کە ئیشی لەسەرەکەم زیاتر ئەوانەی تازە پێ ئەگەن هێشتا یعنی نەگەیشتینە بەباشی لەو کاتەدا دایان ئەنێم هەتا وەکو وشک ئەبنەوە دوای ئەوەی هەر یەکەو بە دیزاینی خۆی ئیشی لەسەرەکە. لە دروستکردنی هەناردا چەند جۆرە مۆریەک بەکاردێنم وەکو دنکەکانی یاخود ئەو شتەی لە ناو توێکڵەکەی هەناردایە ئەویش دیسان چەند بابەتێکی مۆری لە ناو بەکاردێنم و دوای ئەوە بە پەتکیان هەر بابەتێکی زنجیر بیشتێکی وە. بیرۆکەکەی هەنار وەڵا پێم جوان بوو بەخۆ یعنی حەزم کرد ئیش لەسەری بکەم لە پاڵ کارەکانی دیکەمدا هەناری شێکێک بیتن لە کارەکانم وەکو باسم کرد لە بیکەم بە ملوانکە گوارە و بابەتەکانی دیکە. ئەم حەزم لێ بۆزان جێکە کۆبی هەموو پەرکە ئەوەی نرخەکەی نرخێکی مناسبە هەموو کەس ئەتوانی بەدەستی بێنیتن بۆ ئەوەی پێشکەش بە ئازیزانی بکات وەکو دیاری لە وەک گوتم جێگرەوەی گوڵە و هەم ویستومە شتێکی جوان بێتن ئەو کەسانەی کە ئەدەن ئەیکەن بە دیاری شتێکی جوان بێت و هەر وەکو پیشەش بۆ من وەکو سەرچاوی ژیان بووە. سۆندای تەتەر هونەرمەندێکە کە چەندین ساڵە لە نێو دنیای هونەری مۆسیقا پەیکردتاشی و وێنەکێشاندا قاڵ بۆتەوە و کاریشی دروستکردنی ئامێری میوزیکی تایبەتە. ئەوەی کە کاری ئەم هونەرمەندە جیا دەکاتەوە ئەوەیە کە ئامێرێکی تایبەتی میوزیک بەناوی خۆی دروست دەکات هەروەها لە چەند ئامێری جیاجیا لە ئامێرێکدا کۆ دەکاتەوە ئامێرێکی میوزیکی پێ دروست دەکات و هەروەها خۆشی توانیوێتی وەکو هونەرمەندێک لە تیپێکی مۆسیقادا بە چەند ئامێر لە ئامێرێکدا میوزیک بژەنێت و ئەم کارەشی بۆتە جێگەی سەرنجی هاوڵاتیانی ئەوروپی. سلاف ناوی من سوندای تتر از جعامودی ما کاری من هنر شوکار موزیک
پیکرساز کاریکاتور او 4 سالی من از هاتم سوئیسرا و هر از کاری هنری دکم ل توای اروپا لگوری در فتاگو جمن را چه دبه شخور افساس شکر ج دارک بو ظاهر قطعی او گلاس این آیس کریمن ما جبو خواه تنورک آوا کر حتی نوکه بمرایه او 24 ساله چه بویه او امیر موزیکی گمو چه کرنه او واجینه هرمه او جی از به سرهفه دکم او جی وکی قانونه که بچی که مناوی کریه زارین او جی هارمونیکایه هر کس زانن و او جی ما دسته خود چه کریه هر جی المنیومه ناوی پانی فلوتیه و هر جی گلک مقامات اج بیکتین از کارم یعنی بکم صبا بكم حجاز بكم هر مقامي كوربه بياد به افدنجي ويا وهر اسبيك باليدن پیام من از به وان آلتی خو گمچه کرنه از استران فلکلوری یک کردی از بکنم ملت اروپی و براستی یعنی چند کنسرت و تشیه دبین هر کیفا وانتی و هر کیفا مجتی و از داوی سپاسیا ودکم لە ماوەی ڕابردوودا بینەروبی سەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.